بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم کەمێک بەر لە ئێستا بریت مەکۆرد نوێنەری باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا کە لە بەغدا بوو کۆنگرێکی ڕۆژنامەوانی سازگر سەبارەت بە پرۆسەی ڕزگارکردنەوەی مووسڵ باسی ڕۆژ ئەمڕۆ تەوەرەکەی تایبەت دەبێت بە پرۆسەی ڕزگارکردنەوەی مووسڵ دیارە پێش بریت مەکۆرد پەرلەمانی عێراقیش دانیشتێکی هەبوو پرۆژەی خراپ بۆ ڕوو تێیدا باز لە بربەستەکانی پرۆسەی ڕزگارکردنەوەی مووسڵ دەکرێت هەندێک دەنگ هەن لە نێو پەرلەمانی عێراق دەخوازن پێشمەرگە لە پرۆسەی ڕزگارکردنەوەی مووسڵ بەشداری نەکات. ئایا بەشداری نەکردنی پێشمەرگە لە پرۆسەی ڕزگارکردنەوەی مووسڵ چگاری گەریەکی دەبێت لەسەر ئەو ناوچە کوردستانیانەی کە لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان و تەنانەت ئەو پێکهاتانەی کە دەخوازن بە هاوبەشی لەگەڵ هەرێمی کوردستان بگەڕێنەوە سەر ئیدارەی هەرێمی کوردستان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغدا و شاخەوان عەبدوڵڵا بڕیاردەری لیژنەی ئەمن و بەرگری لە پەرلەمانی عێراق لەگەڵمان دەبێت. بەڕێز کاک شاخەوان بەخێر بێت بۆ کوردستان 24 پێم باشە باز لە بربەستەکان بکەین وەکو بینیمان نوێنەری باراک ئۆباما لەگەڵ عەبادی باز لە بربەست دەکات و لە پەرلەمانی عێراقیش هەمان پرۆژە هەبوو ئەو بربەستانە چین کە دەبێت هەموو لایەنەکان قسەی لەسەر بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان دیارە هەم بریماکۆوە و هەم عەبادی لەوە تێگەیشتووە چونە ناو مووسڵ و تەنانەت ئازادکردنیشی بەبێ ئیتیفاقێکی سیاسی کارەساتی گەورە بە دوای خۆیان ئەهێنێ و پێم وایە هەندێک لایەن لە ئێستاە هێندەی لەگەڵ ئەوەن کە پرۆسەکە تاخیر بکرێ و مماتەڵە بکرێت لەگەڵ ئازادکردنی لەبەر کۆمەڵی هۆکار یەک هەندێک لە باڵەشیعەکان پێ لە ئایندەی مووسڵ دەترسێن ئەگەر ئیتیفاقێکی پێشوەخت نەبێ و لە نیەتی سونەکان ناگەن ئایا لە دوای ڕزگارکردنی مووسڵ داوای قەوارێکی سیاسیەکە لە عێراقایە بەم شێوەی ئێستا دەمینێتەوە ئەمانە کۆمەڵێ مەترسین و ئەم ڕۆژ دیارە لە بەرنامەی کاری پەرلەمانی عێراق بەداخەوە بڕگەی یەکەم دانرا بوو کە دەنگدان بوو لەسەر پرۆژەیەک پەرلەمانتارێکی شۆڤینی بە نەفەسێکی شۆڤینی نووسیبیەوە بۆی دەنگی لەسەر بدرێەوە یەکێک لە بابەتەکانی ئەو بوو کە پێشمەرگە بەشداری نەکات لە ئۆپەراسیۆنەکان بە زمانی ئەو گوایە تەطهیری عەرقی لە ناوچەکانەکە ئێمە هەر سەر لە بەیانی و من ڕاستەوخۆ لەگە سەرۆکی پەرلەمانی عێراق سەلیم جوبری قسەم کرد کە ئەو بابەتە نابێت بێتە باسکردن و ئەندامانی ئێمەی کورد لە پەرلەمانی عێراق لە پارێزگای مووسڵ بێئاگان لەو بابەتە تەنانەت یەک دوو پەرلەمانتاری تری مووسڵیش کە مووقفیان لەگەڵ کورد باشە لەگەڵ بابەتەکە نەبوون بۆیە کوێ دەنگیەکمان دروست کرد دوجار سەلیم جوبری ئەو بابەتی ڕەت کردەوە و هێڵای بۆ ئەوەی بۆ ماوەی هەفتەیەتە دیسان بێتەوە بەرنامەی کار بۆیە هەموو ئەم نەفەسە شۆڤینیانە کۆمەڵی خوێندنەوەی لێ دەکرێت کە هەندێکیان لە مەترسی ئەوەیان هەیە کە لە دوای ڕزگارکردنەوەی ئەو ناوچانە و دڵنیاشن لەوەی کە هەرێمی کوردستان هەر ناوچەیەکی کوردستانی کۆنتترۆل بکاتەوە بە خوێنی پێشمەرگە جارێکی تر تەسلیم بەلایەنێکی تری ناکاتەوە. بەرە شاخەوان ئەو نەفەسە لەسەر چه ئەساسێکە ئەو ڕایە کە باست کرد لە نێو پەرلەمانی عێراقی دەنگۆیەکی وا هەیە دەنگێکی وا هەیە لە نێو پەرلەمان باس لەوە دەکاتن پێشمەرگە بەشدار نەکات لە کاتێکدا حەشدی شعبی لە کاتی پرۆسەی ڕزگارکردنەوەی فەلوجەدا وەکو بینیمان بەڵگە هەیە کە حەشدی شعبی کۆمەڵێک تاوانی کردووە کە دش بە بنەماکانی مافی مرۆڤە بۆ دەبێ ڕێگە بە حەشدی شعبی بدرێتن کە قسەی زۆر لەسەر حەشدی شعبی دەکرێت و ڕێگە بە پێشمەرگە نەدرێ یاخود قسە لەسەرەوە بکرێ ڕێگە بە پێشمەرگە نەدرێ لە کاتێکدا پێشمەرگە وەکو دەزانرێتن تەواوی پێکاتەکان ئێستا پێشمەرگە دەیپارێزێتن لە هەرێمی کوردستان. تامان لە کۆی پەرلەمانتارانی مووسڵ تەنها 3 بۆ 4 ئەندام پەرلەمان نەبێت کە بەو نەفەسە لەگەڵ پێشمەرگە خەڵکی کوردستان تەعامل دەکەن ئەوانیش خەڵکی یا لە ئوردن دانیشتون یا لە بەغدا نا هاوخەمن لەگەڵ خەڵکی خۆیان خەڵکی پارێزگای مووسڵ کە ئێستا ئاوارن لە هەرێمی کوردستان و لایەنە شیعەکانیش ئەوان بەکار دەهێنن لەبەر ئەوەی لە ماوەی ڕابردووە کۆمەڵە کۆنگرەی عەشایری سونە لە هەرێمی کوردستان بەستراوە بۆەوەی باز لە چارەنووسی داهاتوی خۆیان بکەن ئەو مەترسیانەی کە هەیە و دەزانن لەو معادلەی کە دەکرێت لە ئایندا و هەر گۆڕانکاریی سیاسی بکرێت لە مووسڵ ئەوان بەشێک نابن و امتیازاتی شخصیان لەدەست ئەچێ بۆیە لە ماوەی ڕابردوو سونە ئەگەر هەم خاکی لەدەست چووە و هەمکی امتیازاتی لە بەغدا لەدەست چوو بێ لە نەتیجەی ئەوەی ئەو پەرتەوازەیە کە دروست بۆ لە ناوخۆیان و نەبوونی مەرجەعێکی سونە ئەوانەی کە من باسم کرد پەرلەمانتاری شیعە نەبوون ئێمە لە ماوەی ڕابردووە
دوو پەرلەمانتاری شیعەمان هەبوو کە خەڵکی تەلعافەر بوون بۆ چوونەکانیان لە دژی خەڵکی یاریمی کوردستان بوو، بەڵام ئەوەی ئەمڕۆ پەرلەمانتاری سوننە کە پێیان دەوتێ سوننەت المالکی کە چوار ئەندام پەرلەمان ئەوانە تا ئێستا بۆ نەفەسە ئیشەکە. باشە کاک شاخەوان ئەگەر ئەوان بە نەخێر دەنگ بۆ پێشمەرگە بدەن، ئەوانەی کە بە نەخێر دەنگ بۆ پێشمەرگە دەدەن ئایا ژمارەیان زۆرە دەتوانن کاریگەریان هەبێت لەسەر ئەو پرۆژە یاسایی کە بڕیار وایە لە پەرلەمان تاوتوێ بکرێ؟ نەخێر ژمارەیان زۆر نییە و ئەو پرۆژەیە چاک دەکرێتەوە، تەنها ئەو فەقەرەی بەلای ئێمە جێگای گلەی و ڕەخنەیە و ئەو فەقەرەش لا دەدەین و بەبێ لادانی ئەو فەقەرە ئەو پرۆژەیە ناچێتە پەرلەمان و دەنگیشی لەسەر نادا. هەرچی بەشداریکردنی پێشمەرگە یاخود بەشداری نەکردنە بابەتەکە لەوە گەورەترێک کە پەرلەمانتارێک لێرە باس لە یاخود کەسایەتیەکی ئێرە باس لەو کا پێشمەرگە بەشداری دەکایان ناکە. ئێمە زۆر جار و تومانە بەشداریکردنی ئێمە لە پرۆسەی ئازادکردنەوەی مووسڵ خۆی لە دووە کارا بینێتەوە. کارێکی ئەوەیە کە ئێمە دەیان گوندمان ماوە، هەندێک گوندمان هەیە لە ناو شاری مووسڵ ئێستا لەگەڵ مووسڵات تێکەڵ بووە و چەندین شارۆچکەشمان ماوە کە تا ئێستا ئازاد نەکراونەوە بە باشێکی دانەبڕاوە نەزانین لە خاکی کوردستان. وەلایەنەکەی تریش ئەوەیە کە پێمان وایە هەرێمی کوردستان تاکو داعش لە مووسڵ بێت مەترسی بۆ سەر پێشمەرگە و بۆ سەر خەڵکی کوردستان هەیە و دەبێت چاوەڕێی خەسارەت بکەین. بۆیە ئەم دوو هۆکارە وای لە ئێمە کردووە کە ئێمە بەردەوام باسمان لەوە کردو بەشداریەکەین. لەگەڵەوەشە پێمان وایە دەبێت بەرچاوڕوونی هەبێت لە مشارەکەکردنی پێشمەرگە بۆ مووسڵ. ئێمە ناوچەیەکمان هەیە و ئێمە لە شەڕی کۆڵان یاخود شەڕی ناوشاری مووسڵ پێشمەرگە بەشداری پێ ناکەین. وەک باسم کرد و پلانی کە هەیە ئێمە ناوچەکانی خۆمان دەگرینەوە و بۆ گرتنەوەی ناوچەکانی خۆشمان پێشتر پرسمان بە عێراق نەکردو ئێساش پرسی پێ ناکەین. واگەر بابەتەکە بەشداری پێکردن و بەشداری پێنەکردنی پێشمەرگە بێت لە دوای ئەو مەرحەلەی کە ناوچەکانی خۆمان دەگرینەوە ئەو کاتە بێنە قسانەمان لەگەڵ بکەن. بۆ ئێمە پێمان وایە ئیتیفاقیاتی سیاسی لەگەڵ امتیازاتی پێشمەرگە بۆ شەڕی مووسڵ دەبێم دوو بابەتەیەک لای زۆر باشە پرۆسەی ئازادکردنی مووسڵ. دیارە لەسەر زاری بەرپرسانی هەرێمی کوردستان قسە لەسەر ئەوە کرابوو کە پێشمەرگە بەشداری لە پرۆسی ڕزگارکردنەوەی مووسڵ دەکات، تەنانەت پێشمەرگە ناخوازێت بچێتە ناو سنتەری پارێزگای مووسڵ. بەڵام وەکو بینیمان بریت مەکۆرگ ئەمڕۆ دەڵێ پرۆسی ڕزگارکردنەوەی مووسڵ پێویستی بەڕێکەوتنە. پرسیار لێرەدا ئەوەیە ئایا کورد لەگەڵ ئەوەی کە بڕیاری داوە بەشداری بکات هەتاوەکو ئێستا لەسەر هیچ شتێک لەگەڵ بەغدا لەگەڵ ئەمریکا ڕێک نەکەوتووە؟ طبعا بۆ معلوماتی جەنابەت و بینەرانی کوردستان 24ش استعداداتی عسکەری خەریکە تەواوە بێ بۆ ئازادکردنی مووسڵ، بەڵام ئیتیفاقیاتی سیاسی نەکراوە. ئەمریکا و بە تایبەتی برماکۆک لە مەسەلەی ئازادکردنەوەی مووسڵە دەورێکی وەسیط ئەبینێ بۆ کۆکردنەوەی دەنگە ناڕەزایەکان یاخود ئەو دەنگانەی کە بۆ چوونی جیاوازیان هەیە لەسەر مشارەکە پێکردنی لایەنە سەربازیەکان لە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ یاخود لە ئایندەی سیاسی ئەو پارێزگایە. بۆیە وەک باسم کرد لە سەرەتایشەوە ئەمریکا پێی وایە ئیتیفاقێکی سیاسی پێشوەختە بکرێت لەسەر ئایندەی مووسڵ باشتر لەوەی کە بە کوێرانە بچیتە ناو مووسڵ. تا ئەم لەحزەی کە ئێمە لە دەواازەکانی مووسڵین و بەرنامەدا دەنرێ بۆ ئازادکردنی مووسڵ هەمان ئەو خلافانەی کە پێشتر بووە هۆی لە دەستدانی مووسڵ لە نێوان خەڵکی مووسڵ و ئیدارەی حکوومەتی ئیتیحادی لە بەغدا هەمان ئەو کێشانە ماون و چارەسەر نەکراون و ئێمە بەشداریمان لە دەیان مؤتەمەری عەشایری سون نەکرد. ئەوان تا ئێستا بۆ چوونیان وایە کە ئەگەر بە تەسەوری ئەوان داعش لە مووسڵ بمێنێتەوە باشتر لەوەی کە حکوومەتێکی هاوشێوەی پێش نۆی 6 2014 بێتەوە مووسڵ. بۆیە ئەمە دەبێت عیلاج بکرێەوە لەسەر حەجمی ئەو هێزەی کە بەشداریەکە چەند هێز بەشدارەکە و لە دوایین سەردانی وەزیری بەرگری ئەمریکا بۆ عێراق زۆر بە سەراحەت لەگەڵ وەزیری بەرگری لەگەڵ عەبادی باسی کرد جگە لە هێزە نیزامیەکانی سەر حەشدی شعبی بەڕێز شاخەوان با لەسەر ئیتفاقاتی سیاسی قسە بکەین. ئەمەش ئاماژەیەک بوو بۆی کە حەشد بەشداری ناکات. ئەو ئیتفاقە سیاسیەت چۆن دەبێتن؟ ینی زۆر جار دەنگۆی ئەوە جێبیز دەبین کە بەتایبەت ینی ئوسامە نوجەیفی باسی لێوە دەکاتن کە دەکرێتن پارێزگای مووسڵ بۆ چەند هەرێمێک دابەش ببێتن. ئەو ئیتفاقە سیاسی لەسەر چه ئەساسێکە؟ ئایا مەبەستیانە بنەماڵەی نوجەیفی لە پۆستی پارێزگار دوور بخەنەوە بە شێوەیەکی ینی باشتر لە پێشودا کە زۆر جار دەگوترێت بنەماڵەی نوجەیفی کاریگەری لەسەر مووسڵ هەیە؟ ئایا ئیستحقاق بە کورد دەدرێتن کە لەو ناوچانەی کە کوردستانین؟ ینی چۆنە ئیتفاقە سیاسیەکان؟
يعني اتفاق سیاسەکان بە نسبەت کورد جیا و بە نسبەت سونەوە جیا بە نسبەت کورد وەک باسمان کرد دەبێ باس لە چانەنووسی ناوچەکانی دەروی هەرێمی کوردستان بکرێەوە بە تایبەتی و ناوچانەی کە ئێمە بە خوێن گردومانەتەوە دەبێت دانپیانانێکی سەریح لەلایەن ئیدارە و خەڵکی مووسڵ بنرێ بەوەی کە ئەو ناوچانە ناوچەی کوردستانی وە چیتر باس لە لەکاندنیان بە مووسڵەوە نەکرێت جا چ جۆرە شێوازێکی ئیداریان بۆ دەدەزورێتەوە دەکرێنە پارێزگایەک لە دەروی پارێزگای مووسڵ و دوجار لە ڕێگای عملێکی سیاسی و دەلیکێنرێ بە هەرێمی کوردستانەوە یاخود هەر جۆرە بە ئیتفاقێکی سیاسی ئەو هێشتا حەسم نەبووە بە نسبەت سونەکانیشەوە ئەوان پێیان وایە ئەگەر هەرێمێک بن و هەرێمێک جا لە پارێزگایەک یا پارێزگایەکی تری پێوە بلێکێنرێ لە دوای ئازادکردنی مووسڵ ڕەنگە بتوان استحقاقاتی خۆیان باشتر دەستەبەر بکەن و ئەوان لە بابەتی حرەزوەتەنی تەواو دڵنیا بوون کە حکوومەتی عێراق لەگەڵ ئەوە نییە سونە هێزیە بێ چکە هەر لە بیدای هاتنی ئەو پرۆژە یاسایە بۆ ناو پەرلەمانی عێراق بە تەواوی شیعەکانەوە ڕەفزی پرۆژەی حرەزوەتەنیان کرد لەبەرەوەی پێیان وابوو حرەزوەتەنی لە دوای دامەزراندنی دەبێتە بنەمایەک بۆ دروستکردنی هەرێمی کوردستانەوە ببێتە خاوەن هێز بۆ دوای ئەوەی کە دڵنیا بوون هیچ هێزێکیان لەلایەن بەغداوە بۆ دروست نابێت لە ئێستا پێیان وایە کە دەبێت خۆیان هەرێمێک دروست بکەن و ببنە خاوەن قووەتی خۆیان و خۆشیان ئایندەی ئەو پارێزگایە بەڕێوە بن لە ڕووی سیاسی و ئیداریەوە. بەڵێ دیارە نوێنەری باراک ئۆباما لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا باسی لەوە کرد کە ئەمریکا ئامادەیە 20 ملیۆن دۆلار بۆ پرۆسە ڕزگارکردنەوەی مووسڵ بە عێراق بدات ئایا ئەم بڕەپارەیە بەشی پێشمەرگەی تێدایە لە کاتێکدا ئێوە ئەندامن بڕیاردەرن لە لیژنەی ئەمن و بەرگری لە پەرلەمانی عێراق؟ طبعا ئەو بابەتەیەک لای نەکراوەتەوە بەڵام من دڵنیام لە هاوکاریەکانی داهاتووی ئەمریکا لە تەواوی پرۆسە هاوکاریەکانی چاوکاری سەربازی بە یامادی بابەتی پێشمەرگە دیاری دەکرێت و ئەوان بە تەواوی لە ماوەی 4 مانگی ڕابردوو گەیشتونە تا و قەنەعەتەکە هەر هاوکاریەک بۆ پێشمەرگە دەستنیشان بکرێت لای حکوومەتی اتحادیە و ناگاتە پێشمەرگە بۆیە بینیمان هەم لەو پرۆسەی پێدانی قەرز بۆ چاکردنی مەنزومەی دیفاعی و ئەمنی عێراق کە لە سەفاری ئەمریکا ئیمزاکرا حسەی پێشمەرگەی لێ جیاکرایەوە و هاتنی هەندێک چەک و تەقەمەنی بۆ هەرێمی کوردستان ئەو بابەتەی لێ جیاکراوە تا پێم وایە لە پرۆسی ئازادکردنەوەی مووسڵیش هەر دامێکی عەسکەری بۆ ئەو هێزانەی کە بەشداریەکەن لە ئۆپەراسیۆنی مووسڵە حسەی هێزی پێشمەرگە لەوێ جیا دەکرێتەوە بۆیە پێم وایە لە بابەتی ئەو پێدانی ئەو پارەی بۆ هەڵگرتنەوەی مینەکان معلومی جەنابتانە لە ناوچەکانی هەرێمی کوردستان و لەو ناوچانی کە پێشمەرگە پێشڕەویتیا کردووە داعش لە ماوەی ڕابردووە ینی حکوومەتی هەرێم توانایەکی لە حەد بەدەری خۆی بەکارهێناوە بۆ هەڵگرتنەوەی ئەو موچانەوە ئەوەش عبئێکی مالی گەورەیە بێگومان دەبێت حسەی پێشمەرگەش لە هەڵگرتنەوەی موچە با بڵێن بۆ ناسیفەکان یاخود تەقەمەنیەکان لەو ناوچانە دیاری بکرێ و ئێمە کاریش لەسەر ئەو مەسەلە دەکەین و دڵنیام سەرکردایەتی سیاسی کوردستان وەزارەتی پێشمەرگە لەسەر ئەو پرسە قسەیان کردووە چونکە ئیمکانیەتێکی گەورەی دەوێ بابەتی هەڵگرتنەوەی مینەکان هەندێک مین هەڵگیراوەتەوە بەڵام هەندێکیان هێشتا هەڵنەگیراونەتەوە لە پرۆسەی ئازادکردنی نینەوە ناوچەیەکی فراوان بۆمبڕێژ کراوە بە حکمیەوەی کە داعش لە ڕووی عەدەدەوە عەدەدی کەم بۆیە زیاتر احتیمادی لەسەر دانانی بۆمب و عبوە کردووە بۆ ڕێگری بکات لە بەردەم پێشڕێوەکانی هێزی پێشمەرگە و هێزەکانی تری عێراق. لە کاتێکدا زۆربەی سەرکردە سونیەکان لەگەڵ ئەوە نین کە حەشدی شعبی بەشداری لە پرۆسی ڕزگارکردنەوەی مووسڵ بکات بەڵام حکوومەتی عێراق سوورە لەسەر ئەوەی کە دەبێت حەشدی شعبی بەشداری بکات. ئایا بەشداریکردنی حەشدی شعبی بە بۆچوونی ئێوە هیچ مەترسیەک لەسەر گۆڕینی دیمۆگرافیا یاخود هەر ڕووداوەیەکی نەخوازرا و لەو ناوچەیە بێتە ئاراوە؟ ینی پێم وایە جگە لەو سونانەی کە خۆیان فرۆشتەوە بەرامبەر بە دەستکەوتی مادی لە حکوومەتی عێراق هیچ کەسێکی تر لەگەڵ ئەوە نییە کە حەشدی شعبی بەشداری بکات لە سونەکان. چەند پەرلەمانتارێکەیە کە دوو لەو پەرلەمانتارانە هەر یەکی 1000 کەسیان بۆ تەعیین کراوە لەلایەن هەیئەی حەشدی شعبی لە بەغداوە لەو 1000 کەسە هەندێک ناویاندا ئەوەکانی تر بۆ خۆیان دەیخۆن ئەوانیان بەکارهێناوەکو وەسیلەیەک بۆی تەمسیلی سونەوە بەناو سونە بڵێن کاکەوە حەشدی شعبی سونەشی تایە و بە تەواوی پێکاتەکانەوە بەشداریەکە لە ئۆپەراسیۆنی ڕزگارکردنەوەی مووسڵ. لە ئێستا عەرەبی سونە لە کەرکووک داوای دروستکردنی قیادی عملیاتی تەحریری حەویجیان کردووە لە بابەتەکەشا باسییان کرد جگە لە سوپای عێراق و مەنزومەی ئەمنی و خەڵکی
حەویجە نابێ هیچ هێزێکی تری بەغدا مشارەکە پێ بکە کە لە کاتێکە هێشتا حەویجە ئازاد نەکراوە ئەوە تا عەرەبی سوننەی حەویجە ڕەفزێکن کە حەشی شەعبی بەشداری لە ئۆپەراسیۆنی حەویجە بکە. پێم وایە ئەوان لەسەر ئەوە متتەفقن زۆری سونەکان کە جگە لە ئەبنای عەشایر کە مستەڵەحێکە بۆ حەشدی عەشایری سونەکان دانراوە، جگە لەوان متتەفق نین کە هیچ هێزێکی تری با بڵێن غێری منزومەی دیفاعی و منزومەی ئەمنی عێراقی بەشداری لە ئۆپەراسیۆنی ئازادکردنەوەی مووسڵ بکات. بەڵێ ئێوە وشەیەکتان بەکارهینە بۆ پەرلەمانتاری سونە خۆفرۆش پێتانوانی ئەمە وشەیەکی قورس بێت کە پاڕادەیەک نەگونجاو بێت بۆ پەرلەمانتارێک کە نوێنەری خەڵکەوە لە ڕێگەی دەنگی خەڵکەوە بۆتە نوێنەر. ئەنی بەداخەوە کاک کامەران ئەو دیاردەیەم بینی لە بەغدا لە دوای هاتنم لە 2014 بۆ بەغدا زۆر لە پەرلەمانتارەکان کە تەمسیلی لایەنێک دەکەن بەڵام بۆچوونەکانیان دژی پێکاتەکەی خۆیانە، دژی قەومێتی خۆیانە، دژی مەبدەئی خۆیانە کە ئەمە جگە لە خۆفرۆشتن ناتوانانی هیچ تەسمیەکی تر لایەق بە باڵای ئەوان ببینی. کاتێک کە سونەیەک لە دژی مەساڵحی سونە قسە بکە بێگومان ئەمە جگە لە دەستکەوتی مادی واکڕینی لەلایەن لایەنی دژە سونەوە هیچ ناتوانانی تەسمیەکی تری پێ بە هەمان شێوە. بەڕێز شاخەوان بۆچی ئەمە دەبی ینی بۆچی ئەمە والێک بدرێتەوە کە دژی سونەیە لەوانەیە ئەو پێی وابێتن بەرژەوەندی سونەکان لە یەک پارچەی خاچی عێراق و لە ڕێی حکوومەتێکی مەرکەزی بەرژەوەندی سونەکان باشتر ببێت. کامەران ئەو کەسەی کە من باسی یەکەم خۆی خەڵکی مووسڵە نەهامەتەکانی خەڵکی مووسڵی بینیوە پێش نوێی چوار، بینیوەتی چۆن سوپای عێراق سەرانیان لە دوکاندارەکانیان وەرگردووە، بینیانە چۆن سوپای عێراق گەنجەکانیان بردووە بە دەفتەر و 2 دەفتەر دۆلار ئازادیان کردووە، بینیانە چۆن دەستگا ئەمنیەکان تەعاملیان لەگەڵ شەرەف و ناموسیان کردووە. بۆیە ئەوان کاتێککە دێن پشت لە هەموو ئەم تەعدایانە دەکەن کە پێشتر حکوومەتی ئیتیحادی لە بەرامبەر خەڵکی سوننەی مووسڵ کردوێتی، بێگومان دەبێت بیر لەوە بکەینەوە کە ئەمە دەبێت مەبەستێکی شخصی بێ و ئیمتیازێکی شخصی بێ بۆ ئەوان ئەگینا خەڵکی مووسڵ بە تێکڕای پێکاتەکانیان بە تەواوی عەشایرەکانیانەوە دەتوانین لە سنووری هەردوو پارێزگای دهۆک و هەولێر بیان دوێنی و ڕاستیەکان لەوان گوێ لێ بێ کە چیان بە خەڵکی مووسڵ کردووە، چۆن سەروەت و داهاتی ئەو شاریان بە هەدەرداوە لە ڕێگای گەندەڵی و من ماوەی 7 مانگی ڕێک لەسەر مەلەفی کەوتنی مووسڵ ئیشم کرد جگە لە بابەتی ئەمنی دەیان مەلەفی گەندەڵیمان بۆ هات کە سوپا چۆن پاسەوانی تەنکەرە نەوتەکان و گۆگردی کردووە لە مووسڵەوە بۆ دەرەوەی مووسڵ بەبێ ئەوەی کە خەڵکی مووسڵ لێ سوودمەند بن. باش ئەو هەموو دۆسێ لە بەردەستی ئێوەدایە ئەو هەموو زانیاریە هەیە بۆچی لە نێو پەرلەمان جوولەی پێناکەن ینی ئەو کەسانەی کە بەرپرسن تۆمەتبارن لێپرسینەوەی لەگەڵدا ناکەن. ئێمە لە پەرلەمان لێپرسینەوەمان کردووە و تەحەدا دەکەین لە ماوەی دروستبوونی پەرلەمان لە دوای 2023 تاکو ئەم لەحزەیە کە من لەگەڵ جەناب تا قساکەم جورئەتی هیچ لیژنەیەکە بوو بێ سەرۆکوەزیرانی ئیدانە کرد بێ. ئێمە مالیکیمانی ئیتیهام کرد و ناوی یەکەم بوو لە قەزەی مووسڵ تا ئەم لەحزەی لەگەڵدا بێ نەچۆتە بەردەم دادگا و دەسەڵاتی تەنفیزی و دەسەڵاتی قەزاییش هیچ جۆرە ئیجراعاتێکیان نەکردووە. ئێمە زۆر جار وتومانە دەسەڵاتی دادوەری سڵتەی قەزایی لە عێراق لە بەتەواوی تەسەیوس کراوە و باڵێکی ڕۆیشتی ئەم وڵاتە تایفەیەکی ئەم وڵاتەوە لەناو تایفەکەشە حزبێکی دیاریکرا و دەستی بەسەر قەزایە گردووە. یعنی ئەگەر متابعە بکەیت جەنابەت بابەتی سەلیم جبوری ئەگەر سەفتەیەکی سیاسی نەبێت چۆن لە ماوەی 24 کاتژمێرە سەرەتا داوا لە دژی دەکرێتەوە دوجار هەر لە 24 کاتژمێرە بەراعەتی ئیسپات دەکرێتەوە داوا لە بەرامبەر ئەوانی تر بەکراوەی دەمێنێتەوە. ئەمانە کۆمەڵە سیناریۆن و ئێمە لە پەرلەمان هەموو ئەو کارانەمان کردووە و ئیتیهامی ئەو خەڵکانەمان کردووە قاید هەبووە لە لای ئێمە لە لیژنەی ئاسایش و بەرگری ئیتیهام کراوە عەبادی بە قەراری 1125 کردوێتە قاید فەرقا کە لای ئێمە تاوانبارە بۆی بەشێکی خاکی عێراقی تەسلیمە داعش کردووە بەڵام خەلەلەکە لە دەسەڵاتی تەنفیزیە دەسەڵاتی تەنفیزی تا لایەنانە مامەڵەی کردووە و هیچ کات گوێی بە یاسا و بە دەسەڵاتی تەشریعی نەداوە. بەڵێ بابینەوە سەر پرۆسی ڕزگارکردنەوەی مووسڵ نوێنەری باراک ئۆبامە لە بەغدا باس لە مافی پێکهاتەکان دەکات. خوێندنەوەتان لەسەر ئەم دەستەواژەیە چییە؟ ئایا لە ڕابردوودا مافی پێکهاتەکان لەلایەن حکوومەتی عێراقەوە بە تەواوەتی
پێشێلکراوە تاوەکو نوێنەری ئۆباما بە ئاشکرا بازدەوە بکات کە پێویست دەکات پێش پرۆسەی ڕزگارکردنەوەی مووسڵ دەبێ مافی پێکاتەکان بپارێزرێ؟ ینی بە تاکید بۆ ئاگاداری جەنابێت وەفدێک لە پێکاتەکانی سنووری پارێزگای مووسڵ لە مانگی ڕابردوو بەشداریان کرد لە ئەمریکا کە بابەتێک هەبوو بۆ مناقەشەکردنی دۆخی دوای مووسڵ کە چی بکرێەوە پێکاتەکان ڕۆڵیان چی بێ لە ئایندەی مووسڵە و معلومە کە بە تایبەتی پێکاتەی مەسیحی و یەزیدی و شەبەکیش لەوێ پێگەیان هەیە ئەوە نییە حەجمیان کەم بێ حەجمیان جێگای اعتیبارە بۆیە دەبێ حسابێکی تایبەتیان بۆ بکرێ و من لە زۆر لە میدیاکان باسم کردووە باڵێزی فەڕەنسا لە کۆبوونەیەکە لەگەڵ من باسی لەوە کرد کە ئەوان ئامادەن هەموو دەعمێکی هەرێمی کوردستان بکەن لە بەرامبەر گردنی ناحەیەکی مەسیحەکان یاخود گوندێکی مەسیحەکان بۆی بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئەمە نەتیجەی ئەوەیە کە مەسیحەکان یاخود پێکاتەکان نیگەرانن لەوەی کە لە ماوەی ڕابردووە حکوومەتی اتحادی نەیتوانێت بیان پارێزێ و تەنانەت حکوومەتی مەحەلیش نەیتوانێت بیان پارێزێ بۆیە ئەوانیش بۆ ئەوەی کە ئەوەندەی کە ماویانە لە عێراقا بتوانن مافی خۆیان بپارێزن و بتوانن لە ئایندەی مووسڵە جێگایان دیاری بێ ئەو گوتوێژانیان لەگەڵا کراوە ئەو نیگەرانیانەی ئەوان وای کردو پاڵ بە ئەمریکاوە بنێ ئەمڕۆ باز استحقاقاتی کەمینەکان بکرێت بۆی مووسڵ پاکتاو نەکرێەوە پاک نەکرێتەوە لە پێکاتەکانی چکە تەنها سونە نیە لە مووسڵ مشارکە بەڵکو لە مووسڵە پێکاتەی تریشە وەک باسمان کرێ زیدیەکان پێکاتەیەکی سەرەکین کە کوردی یەزیدین و کوردی شەبەک و مەسیحەکانیش کە لەوێ ناوچەیەکی فراوانیان بەدەستەوەیە و دەکرێت حیسابی لە ئایندەیە حیساب بۆوانیش بکرێت. بەڵێ بابینەوە سەر لایەنی سەربازی زۆر زار قسە لەسەر ئەوە دەکرێتن کە شەڕی مووسڵ شەڕێکی ئاسان نییە وەکو پارێزگاکانی دیکەی عێراق بۆ نمونە ڕەمادی. دیارە مووسڵ لە ڕووی مێژوویە و ویلایەتێک بووە و لە دەوروبەری مووسڵیشدا هێزی تورکیا هەیە و حەشدی شعبیش بە تەواوکەری سیاسەتی وەکو دەڵێن بەرژەوەندیەکانی کۆماری ئیسلامی ئێران جێبەجێ دەکات. ئایا پرۆسەی ڕزگارکردنەوەی مووسڵ ئەگەری ئەوە هەیە بەرژەوەندیەکانی هەردوو لە بەریەک بکەوێت لەو شارەدا؟ ینی مەترسیەکان خۆی لێرەیە سەربینێتەوە تا با بڵین سەر هەڵدەدا لێرە شیعە یاخود حەشدی شعبی هەتا ئەو ناوچانەی کە هات تەماسی نەبوو لەگەڵ پێشمەرگە و زۆر بە ئاسانی هاتن بە تایبەتی لە ناوچەی تکرید و ئەنبار لە بەرەوەی لەوێ داعش تەواوی سنوورەکانی لەگەڵ سوپا و دەستگای ئەمنیەکانی عێراق بوو بەڵام هەر حرەکەیەکی تر لە ئێستا بەدەوە بەرەو مووسڵ بکرێت دەبێت تۆ باوکاری پێشمەرگە بیکەی و پێشمەرگەش تا ئێستا تەعامل لەگەڵ دەستگا ڕسمیەکانی حکوومەتی عێراقەکە پێی وابووە ئێمە لەگەڵ حەشی شعبیە دوو هێزین بەشداریمان کرد لە ڕزگارکردنی ناوچەکانی عێراق لە داعش بەڵام تا ئێستا لەلایەن پێشمەرگەوە حەشی شعبی وەکو هێزێکی فەرمینە ناسراوە و چۆن ئەڵێ ملاحەزەش هەبووە لەسەر پێکاتەی ئەو هێزە لە ماوەکانی ڕابردووان دێت تەسەڕوفاتی حەشی شعبی لە ئازادکردنەوەی بێجی و ناوچەکانی سنووری تکری دوای کرد کە سونەکانی ژگە لە کورد تەحەفوزیان هەبێ لەسەر ڕزگارکردنەوەی ناوچەکانیان لەلایەن حەشی شعبی بینیمان ئێمە بێجی تەنانەت خۆڵخاکەکەشی نەما شارەکە بە تەواوی کاول کرا و بۆ ناوچەیەکی مەنکوبە بۆیە ئەوان پێیان وایە کە ئەوەی ماوەتەوە ئەگەر بێت و پێشمەرگە و دەستگا نیزامیەکانی عێراق بەشداری ئۆپەراسیۆنەکە بکەن زامنی حقوقی ئەوانە لە دوای ئازادکردنی ئەو ناوچانەوە پێیان وایە کەمترین کاولکاری ئەو کاتە ڕوودەدا ئەگەر ئەوانی تێدا نەبن ئەوان پێیان وایە لەبەر ئەوەی کە هەم کە سوکاری سپایکەر کە ئێستا بەشێکی زۆریان لە ناو حەشدی شعبین و کە سوکاری ئەو قوربانیانە لە مووسڵ بیانێت تۆڵەی خۆیان بکەنەوە و تۆڵەی گەنجەکانیان لێ بکەنەوە بۆی کە سەرچاوی داعش لە عێراق و نەهامەتیەکان لە مووسڵەوە سەریهەڵداوە لە ئینتیقامکردن لەو مەسەلانە ترسن ئەگینا بابەتەکە ئەگەر ئەوان هێزێک بنایەتەوە پێکاتەکانی عێراقی لەگەڵ بواە و تەسەڕفەکانیان لە ماوەی ڕابردوو تەسەڕفێکی ئینسانی بە لە چوارچێوەی پاراستنی بنەماکانی مافی مرۆڤ وایە بێگومان ئەمڕۆ ئەو هەموو مەترسیە لە مشارەکەکردنی حەشی شعبی سەری هەڵنادا. باشە کاک شاخەوان زۆر قسە لەسەر ئەوە دەکرێت کە کورد بەرنامەی هەیە بۆ پرۆسی ڕزگارکردنەوەی مووسڵ مەرجی ئەوەیە کە پێشمەرگە لە کاتێکدا گەر بەشداری بکات دەبێ داخوازەکەی جێبەجێ بکرێت پرۆژەی کوردیش وەکو دەگوترێ
دابشکردنی پارێزگای مووسڵ بۆ سەر سێ هەرێمە پارێزگای شنگال کە شنگال بکرێت بە پارێزگا و دەشتی نینەوە بۆ مەسیحیەکان ئەویش کە هەرێمێک بێتن وە سنتەری پارێزگاش بەیەکەوە ئیدارە بکرێتن. ئایا پرۆژەیەکی لەم جۆرە سەردەگرێت یاخود پێشوازی لێ دەکرێت لەلایەن ئەمریکا و لەلایەن عێراق و تەنانەت ئەوانەی کە پەیوەندیان بەم پرسەوە هەیە؟ تاوانۆک باسمان کرد لە زۆر میدیاش باسمان کردەوە پرۆسەی ئازادکردنی مووسڵ ئیتیفاقی سیاسی و ئیتیفاقی سەربازی هەیە. هەرێمی کورسان مەرجی سەربازی و مەرجی سیاسی هەرچی مەرجە سیاسەکەی سەرکردایەتی سیاسی کورسان دەستی بە ئوتوێش کردووە لایەنی ئەمریکیەکانی لێ ئاگادار کە تەفاسیلی ئەو بابەتە لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کورسان هەیە. بەڵام پێ وایە ئەمە پرۆژەیەکی باش بێت و بەرژەوەندی هەموو پێکاتەکان لەو پرۆژەیەدا بێت کە وەکو دەگوترێت کوردەی خوازێ؟ طبعا ئەوە شەرت نییە ئەوە دوا پرۆژەی کورد بێ و پرۆژەیەک لایکردنەوەی کۆمەڵی پرۆژەیە. ئەوە یەکێکە لە خیارەکان دوجار کورد پرۆژەی خۆی یەکلایی دەکاتەوە و بەڕوونی باسی لێ دەکات کاتێک کە بابەتەکە نزیک بێتەوە. ئەوە یەکێکە لە خیارەکان بەڵام کۆمەڵە خیارن دوجار کورد باشترینیان هەڵە بژێرێ و دەیکاتە یەکێ لە مەطلبە سیاسیەکانی خۆی بۆ پرۆسەی ئازادکردنەوەی مووسڵ. باشە. دیارە وەکو تۆ باست لێوە کرد ئەوەی لە عێراق ڕوودەدات بە تایبەت لە پەرلەمانی عێراق ڕوودەدات سەفقەی سیاسیە و حزب و لایەنە سیاسیەکانش لە نێوان خۆیاندا تەسفی حیساباتی خۆیان دەکەن. بەڵام لە دوای خالد عوبەیدی چاوەڕێ دەکرێت هۆشیار زێباری وەزیری داراییش بانگهێشتی پەرلەمان بکرێ و لێپرسینەوەی لەگەڵدا بکرێ و چاوەڕێ ئەوە دەکرێتن کە لە دانیشتنی هۆشیار زێباریشدا کۆمەڵێک دۆسەی گەندەڵی بخرێتە ڕوو بۆ ئەوە کورد ئامادەیە فراکسیۆنە کوردیەکان خۆیان ئامادە کردووە؟ ینی بەڕێز کاگوشار زێباری دیارە وەکو کەسێک لە کابینەکەی حەیدەر عەبادی خازعە بۆ ئەوەی کە وەکو تەواوی وەزیرەکانی تر ئیستیزافە بکرێەوە ئیستیجوابیش بکرێت. پێشتر ئیستیزافە کراوە ڕوونکردنەوەیدا بۆ سەدایەکی باشی لە ناو پەرلەمان هەبوو. ئیستیجواب ئێمە پێمان وایە مەسەلەی ئیستیجواب نەکرێتە بابەتێک بۆ تەسفیەی سیاسی لە نێوان پێکاتەکان کە سونەیەک هێنرا دەبێت کوردێکیش بێنرێ کوردێکیش هێنرا دەبێت شیعەیەکیش بێنرێ. نەخێر ئەگەر تۆ بابەتەکە ئەوەیە کە لەلای ئێمە جێگای گومانە هەم لە ئیستیجوابکردنی وەزیری بەرگری و هەم وەزیری کارەبا و لە وەزیری دارای عێراقیش کە کاکوشیارە و کەسانەی کە مەلەفی ئیستیجوابەکەیان بەدەستەوە دەبنە مستەجوب لەگەڵ وەزیرە خەڵکانێکن کە بۆ خۆیان پێشتر بابەتی گەندەڵیان لەسەر بووە زۆر جار پەرلەمان ئیتیهام کراوە بە مەوزوعی فەساد لە دوای ئەوانە ئەو سێ وەزارەتەی کە کورد لە بەغدا بەڕێوەی دەبات دوورە لە کەیسی گەندەڵی هیچ کەیسێکی گەندەڵی لە وەزارەتانەدا نییە؟ ئێمە ناڵێن کەیسی گەندەڵی هەیە نییە ئەو بابەتانی کە هەڵبژێردراوە پێمان وایە دەبوو لەلایەن کەسانێکەوە بواە کە حەقێکی نەبووە بەرامبەر بە کورد. هەیسەم جبورێکێک لەو پەرلەمانتارانی کە تا سەر ئێسک دژی کوردی ئەمڕۆ تۆ دەی مەلەفێکی وەزیری دارایی من پێم وایە ئەگەر کاگوشیار سەر بە دەوڵەتی یاسا بۆیە هەیسەم جبوری مەلەفی لەسەر کۆ نەدەکردەوە. ئێمە پێمان وایە کاگوشیار زێباری ئەگەر ئامادە بێ بۆ ئەستیجواب ئامادەبوونێکی تێدایە بە شێوەیە کە خۆی حازر کرێ بۆ تەواوی مەلەفەکان و استعدادی تەواویشی هەیە بۆ ئەو پرسە ئێمە تا ئەوەندە بێدەنگین کە لە چوارچەوەیەکی یاسایی ئیستیجواب بکرێ. بەڵام هات و زانیمان بابەتەکە دەکرێتە بابەتێکی قەومی و زیاتر ئیهانەکردن و ئیستیفزازکردنی کاگوشیار زێباری بێگومان قبول ناکەین تەنانەت ئەگەر لە ڕۆژی ئیستیجوابیش بێت. زۆر باشە. دیارە ئەمڕۆ پەرلەمانی عێراق بڕیاری دەرکرد بە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی دووڕوودا و ئەم ساڵ و ساڵی پارژ لە دووسخورمات و هەندێک پێیان وایە و بڕیارەی پەرلەمانی عێراق زیاتر دووبەرەچی لە نێوان پێکاتەکان دروست دەکات وە لە بەرژەوەندی وەکو دەگوترێت پێکاتەی شیعەیە لەسەر پێکاتەی کورد. ئەمە هەتا چەند ڕاستە؟ ئەمە چۆن دەکرێت وا لێک بدرێتەوە؟ وڵا کامەران ئێمە ئاواتەخوازوین ئەمڕۆ لە پەرلەمانە مناقەشەی ئەوە نەکرێت قەرەبووی کە سوکاری قوربانیانی دووسخورمات بکرێتەوە. بەڵام بە هەر حاڵ ئێمە
لەو مۆزوعە ئیشێکی جەماعیمان کرد و هەموو ئەو کەسانە ئێم لەسەر چوار خاڵ متتەفیق بووین. یەک لەسەر ئەوانەی کە ئێمە دوێنە ئیجتیماعی لیژنەمان هەبوو لەگەڵ نیازی ئۆغڵو کە نوێنەری تورکمانەکانە ئەو حەوت فەقەرەی نووسی بوو ئێمە سیانمان حەزف کردووە بۆ ئەوەی ئیتیفاق بکەین لەسەر سیغەیەک پێمان باش بوو ئەم چوار فەقەرەیە تەزبیت بکەین. کاتێک کە ئێمە بڕیارە دەین 300 میلیارد دینار بۆ خەڵکی زیان لێکەوتووی دووس خورماتوو لە موازنەی 2016 لە قوتەی تەواری جێبەجێ بکرێت. ئەمە مانای ئەوەیە کە دەستکەوتێکە بۆ خەڵکە کاکە ئەگەر حکوومەت بیدامە دەستکەوتێکە لە بەرەوەی لەو پرۆسەیە کوردیش زەرمەند بووە، کوردیش دوکانی سوتاوە و کوردیش خەسارەتمەند بووە. من بۆ خۆم چەندین نامم بواتۆ کە بە دەستخەتی خۆیان داوای قەرەبووەکەن خەڵکی دووس. جگەلەوە ئێمە کاتێک کە خەڵکی دووس دێن بەپێی قانونی زەحای ئیرهاب هەموو ئەوانەی کە لە ڕووداوەکانی مانگی 11 و مانگی 4 ئەم ساڵی دووس خورماتوو بوونەتە قوربانی وەکو معاملەی شەهادایان بۆ کرێ و قەرەبوو دەکرێنەوە. ئەمە دەستکەوتە بۆ خەڵکی ئێمە. لەگەڵەوەشە ئێمە باسمان کردو ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەش ئیشارەمان پێدا مەوزوعی دووس دەبێت یەکلایی بکرێتەوە. بەو شێوەیە نەمێنێت دەبێت اتفاقێکی سیاسی بکرێت و پێم وایە دەبێت ئەو خەڵکانەی کە هێنراونەتە دووس لە دووس دەربکرێن و دەبێت دووس تەسلیم بە خەڵکەکەی بکرێتەوە و لە ئێستاە بەم شێوەیە خەڵکی کوردی دووس خورماتوو لە ژێر هەڕەشەیە تا ئێسا ماوە. بۆیە ئەو بابەتانە پێویستی بۆیە کە بڕیاری سەرکردایەتی سیاسی کوردستانی ئەوێ لەسەر ئەو مۆزوعە عیلاج بکرێت. پێم وایەوەی کە لە دووس خورماتوو کراوە تا ئێستا تەنها شەڕەکە ڕاگیراوە و خوا نەخواستە لە هەر دەرفەتێکا قابلە بەوەی کە ئەو ئاگرا سەر هەڵدەداتێدەوارین سەر هەڵنەدات. بەڕێ شاخەوان گەرنتی ئەوە هەیە پێکاتەی کورد لە دووس خورماتوو ینی قەرەبوو بیانگرێتەوە مافیان پێشێڵ نەکرێت وەکو هەندێک لایەن هەندێک کەس مەترسی ئەوەیان هەیە کە ئەو لیژنەیە کە پێکهێنراوە قەرەبووی هاوڵاتیان دەکات لەو ناوچەیە جیاوازی لە نێوان پێکاتەکاندا بکات. طبعا ئەوەی کە لە پرۆژەکەی ئێمە هاتووە ئێمە یەکێک لە فەقەرەکان ئەوەیە کە لیژنەیەکی نوێ حکومی دەربچێ بێگومان لەو لیژنەیەش ئێمە ئاگدار دەبین و هەوڵە دەین خەڵکی خۆمانی تێدا ئەندام بێت و هەر هاوڵاتێکی ئێمە لەو پرۆسەیە زەرمەند بوو یا ناوی نەهات لە تعویزکردن هاوڵاتێکی تورکمان تعویزی وەرگرت و ئەو وەری نەگرت بێگومان من وەکو نوێنەری ئەوان داکوکی لە مافی ئەوان دەکەم و خۆم ئامادەم بیان بەم لێ لیژنەکە ناویان تۆمار بکەم و قەرەبووەکەیان تەزبیت بکرێن. بۆیە تا ئێمە لێرە بین هەموو ئەو مافانەی ئەوان وەکو هاوڵاتێکی زەرمەند لە چوارچێوەی ئەو دوو با بڵێن کردارەی کە لە دووس خورماتوو ڕوویداوە زەرمەند بوونە هەوڵە دەین تەواوی استحقاقاتی ئەوانیش وەکو لایەنی تورکمان. باش ئەمە وەکو دوا پرسیارن بەڕێ شاخەوان باس لەوە کرد کە پێویست دەکات هەرێمی کوردستان بڕیاری کۆتایی بدات لەسەر چارەنووسی دووس خورماتوو و ناوچەکانی دیکەی ئەو دەڤەرە. دەبێت ئەو بڕیارە چۆن بێت بە بۆچوونی شاخەوان عەبدوڵڵا؟ بڕیارەکە چه بڕیارێک بێت؟ ینی بڕیارەکە ئەوەیە کە ئێمە زۆر بە شەفافانە لەگەڵەوانە قسە بکەین زۆر بە سەریحی. دەرەوەی دووس خورماتوو بەدەست پێشمەرگەوەیە و پێشمەرگە دەتوانێت جوولەی هەر هێزێکی تر لە دەرەوەی هێزی پێشمەرگە بۆ ناو دووس خورماتوو قەدەغە بکە و بە جۆرێکیان لە قەڵەم بدا کە دەبێت هەر حرەکەیەکی حەشدی شعبیە هەر هێزێکی تر لە سلێمانبەگ باڕاستەی دووس خورماتوو کەرکووک بە موافقەی هێزەکانی پێشمەرگە بێتە ئەو خەڵکە ئەو ناوچانە بە ناوچەی خۆیان نەزانن هەر کاتێ بیانەوە هێزی تیا بکەن و جگە لەوە ناوشاری دووس دابمەڵڕێت لەو چەکدارانەی کە لە دەرەوەی عێراق مەشقیان پێکراوە و هاوڵاتی کوردیان پێشەی دەکرێت. ئەمە ئیتیفاق سیاسەکە لەسەرەمە بکرێت. بەڵێ بەڕێ شاخەوان عەبدوڵڵا بڕیاردەری لیژنەی ئەمن و بەرگری لە پەرلەمانی عێراق و لەسەر فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاست دەکەین کە کاتی خۆت بە ئێمەدا لە بەغداوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت. سپاس. بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بەخێر.